کۆبوونەوەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان و مەسرور بارزانی پەیوەندیدارە بە ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی تورکیا بۆ سەر پاکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا. لەم هەفتەیەوە تۆمارکردنی ئۆتۆمبیل و گواستنەوەی خاوەندارێتی بە تەنها کار بە گرێبەستی ئەلکترۆنی دەکرێت. حەشدی شەعبی بۆردومانکرا و زیانی گیانی هەیە. سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ڕۆژنامەیەکی تورکی ئاشکرای دەکات سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا پەیوەندیدارە بە پەکەکە و وزەوە. ڕۆژنامەی هابەر لەری تورکی ڕاگەیاندووە ئامادەبوونی هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا ناسراو بەمیت لە کۆبوونەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێم با پلەی یەک پەیوەندی بە ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی تورکیا بۆ سەر پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە لە نێو خاکی هەرێمی کوردستان و فراوانکردنی هێرشەکان هەیە. ڕۆژنامەکە دەژڵێت ئەمە دووەم جارە مەسرور بارزانی سەردانی تورکیا بکات. لە جاری یەکەمدا مەولود چاوشئۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا ئامادەی کۆبوونەوەکە بوو، بەڵام لە کۆبوونەوەی ڕۆژی هەینی ئامادەیی نەبووە، بەڵکو هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا میت ئامادە بوو. بەشێکی دیکەی کۆبوونەوەکە بە جۆرەی ڕۆژنامە تورکیەکە پەیوەندیدار بووە بە پرسی هەناردەکردنی گازی سروشتی هەرێمی کوردستان بۆ تورکیا و ڕێکەوتنی هەردوولا لەسەر ئەو پرسە. لەو شێرجەنگی لە پەیامێکدا ڕایدەگەێنێت پارتی بڕیاری داوە ئەم گەلە بکاتە قوربانی بۆ حیزبەکەی. بۆ یەکێتی و گۆڕانیش دەڵێت خۆم یەکەم کەسم ڕوبەڕووتان دەبمەوە. لەهور شێرجەنگی لە پەیامێکی نوێدا ڕایگەیاند دەبینین حکومڕانانی ئەم هەرێمە پەیتا سەردانی پایتەختی دەر و دراوسێ دەکەن، بەڵام بۆ یەک جاریش ئامادەنین سەردانی بەغدا بکەن کە باشیش دەزانن چارەسەر تەنیا لەوەیە. جا من بۆ خۆم دەمێکە وازم لە برادرانی پارتی هێناوە، چونکە ئەوان ڕاستگۆیانە سیاسەت دەکەن. ئەوان هەرزوو بڕیاریان داوە ئەم گەلە بە قوربانی حیزبەکەیان بکەن. دەژڵێت ڕووی دەمەم دەکەمە حیزبەکەی خۆم هەروەها بزوتنەوەی گۆڕان بەو پێی هەردووکیان شەریکن لەم حکومڕانیە. پێیان دەڵێم ئایا ئێوە هەرگیز بیرتان لە تاقیکردنەوەی گەل کردوتەوە؟ چونکە لە ئێستادا ئێوە لەژێر تاقیکردنەوەیکی قورسدان. ئەگەر دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی و نامەکەی وەزارەتی نەوتی عێراق بۆ حکوومەتی هەرێم ئێوەش هەر وەک پارتی سوور بن لەسەر ئەوەی کە غازەکەش بە دەردی نەوتەکە بەرن، ئەوە دڵنیا بن کە من یەکەم کەس دەبم ڕوبەڕووتان دەبمەوە. لەم هەفتەیەوە لەسەر جەم بەڕێوەبەرەتی هاتوچۆی پارێزگەکانی هەرێمدا بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیل و گواستنەوەی خاوەندارەتی بە تەنها کار بە گرێبەستی ئەلکترۆنی دەکرێت و کار بە گرێبەستە کۆنەکە ناکرێت. بە جۆرەی ئەو زانیاریانەی شارپرێز لە سەرچاوێکی باڵای هاتوچۆ دەستی کەوتووە. تا ئێستا کار بە سیستمی کۆن و سیستمی گرێبەستی ئەلکترۆنی نوێ بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیل و گواستنەوەی خاوەندارەتی دەکرا، بەڵام لەم هەفتەیەوە تەنها کار بە سیستمی نوێی ئەلکترۆنی دەکرێت و سیستما کۆنەکە گرێبەستی پێشەنگەکان نامێنێت. سەبارەت بە جیاوازی نرخی پێشتر و ئێستا سەرچاوەکە وتی گرێبەستە کۆنەکان لە بەرامبەر بڕێک پارە دەکرا، بۆ ئەلکترۆنیەکەش هەر بە هەمان شێوە دەبێت و بە هەمان ئەو بڕە پارەیەش دەبێت کە پێشتر وەرگیراوە، واتە گۆڕانکاری لە نرخدا ڕوونادات، بەڵکو پاڵپشتی یاسایی بۆ گرێبەستەکە دروست دەبێت و لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. بەپێی بڕیارێکی نوێی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لە کاتی کڕین و فرۆشتنی هەر ئۆتۆمبیلێک دەبێت گرێبەستەکەی ببرێتە بەڕێوەبەرەتی هاتوچۆی پارێزگاکان و بە 25,000 دینار پەسەند بگرێت و لە ماوەی یەک مانگدا خاوەندارەتی ئۆتۆمبیلیش لە فرۆشیارەوە بۆ سەر کڕیار بگوازرێتەوە. دژەتیرۆری کوردستان بڵاوی کردەوە فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسرا و بۆردومانی دوو خاڵی حەشدی شەعبی کردووە لە زۆمار و زیانی گیانی هەبووە. دژەتیرۆری کوردستان ڕایگەیاند شەوی ڕابردوو لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسراوەوە بۆردومانی دوو خاڵی سەربازی فەوجی 87 حەشدی شەعبی لە نێوان دووڕیانی سمود لە ناحیەی زوماری سەر بە قەزای تەلافەر لە پارێزگای موسڵ کراوە. باپی زانیاریەکانی دژەتیرۆری کوردستان لە ئاکامی بۆردومانەکەدا زیانی گیانی و مادی بەر ئەو دوو خاڵە سەربازی حەشدی شەعبی کەوتووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەربن.